بەڵێ ئەوە شەڕ لەسەر بنزینی لەسەر سڕێ بنزینی بنزخانەی سەر ڕێگای هەولێر دڕۆ. سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. دوێنێ شەو لە کاژمێر دەی شەوەوە ئەزمەیەک دروست بوو لە وێزگەکانی سوتەمەنی لە نێو هەرێمی کوردستان لە هەولێر لە سلێمانی لە دهۆک کە لە هەندێک بەنزینخانە لە هەندێک وێزگەدا شەڕی لێکەوتۆتەوە وەک ئەوەی ئێستا دەیبینن. بابزانین هاوڵاتیان لەسەر چه ئەساسێک ئەم ئەزمەیە دروست بوو هۆکارەکانیان چ بوو پێیان وایە چوایان لێ کردووە کە لەم شەوە درەنگەدا خەڵکێکی زۆر بەرەو وێزگەکان بچێت. حکوومەت یعنی چ پلانێکی هەیە؟ وەزارەتی سامانە سروشتیەکان ئایا ئەو بڕە بەنزینەی هەیە کە ئیتر ئەزمە دروست نەبێ؟ هۆشیاری خەڵک لە چێوەی ئەو دەنگۆیانە هەیە کە لە نێو تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو دەکرێتەوە. ئێوە دوێنێ شەو بازارتان چۆن بوو؟ دوێنێ شەو هەتا سەعات 8:30 هێوارێ بازارەکە احتیاطی بوو بەس احتیاطی بوو. دواتر بوو بە ئەزمە؟ تا پاشەی بووە هەزمە هەتا سەعات زۆر بوو؟ سەرە زۆر خەرەبارە بوو تا لای وەزارەت خەرەبارە زۆر ڕۆیشت بوو. سیارە زۆر دات؟ سیارە زۆر دات هەتا سەعات تقریباً 2 شەوە لێرە بووم. 2 شەوە سیارەکە بز بوو لێرکان. لە 2 شەوەوە نەما؟ لە 2 شەوە نەما. باشە ئەوە لۆ چۆ لە ئێرە ئێستا چۆلە؟ وەڵی هەرە و قسەی کە هەبوو ئەو دوێنێ شەوێ بوو هەرت مازانی گوتیان هەزمەی بنزینە و ئێمەش هەموو هاتین بۆ بنزیخانە بۆ ئەوە هاتنەوە تا سەعات 2 بوو ئەو هەرەیە بەردەوام خەڵک فولی دەکرد. ئارێ وەڵام هەمووی فولی دەکرد. بەیانیش هاتینەوە هیچ دەگۆڕێ نەبوو. هەمووی فولی دەکرد. بە قورآن سارە و پێشرە کە داد معاملی خۆشمان بوو. باە 5,000 تی دەکرد. دوێنێ شەوێ دەهات یعنی فولی دەکرد. نەدەگوت چییە مەسەلە؟ ئەمە ئەوە تقریبان 4 مانگە 5 مانگەوە لێرەوە. تەکسی بە عەیاتی فولی نەکرد و تەکسی هەموو تەکسیەکان فولیان دەکرد. تەکسیش فولی دەکرد. یعنی داوەکە تەکسی فولی باشە پێ کرد نەدەگوت چییە مەسەلە؟ بەخۆش ناندەزانی کەسێ ناندەزێت دەماگۆ دەبە زلیکان هەیە دەیان کوت بەزیکە دەبە. دوو زلیکان سێ زلیکان پێ مناسب دەبێت دەیکرد. باشە ئێستا سندوقیش سندوقی سیارەی باشە ئەم ئێستا بەنزینتان نییەوە؟ بەنزینمان هەیە ئێستا بە هەیە؟ ئارێ وەڵڵا هیچ چۆلە؟ بنزینمان هەیە بەس بەردەوام بەنزینی هەموو جۆرەکانیشی هەیە. هەموو جۆرەکان گازوهل هەموو شتێکەیە. هەموو شتێک هەموو شتێک. باشە پێتان وایە یعنی لەبەر چی خەڵک وای کرد ینی خەڵکە مەسەلەکە بخۆی لە خۆی تێگەدا بخۆی وایە لە خۆی دەکات ئەگەر هیچ دەگۆڕێنی ترسە. بەخۆی لە هەموو چ ترسە. لە چ ترسە؟ هەر خەڵکە ینی ئەگەبرێن وڵای کورد بەعام بە شێوەیەکی گشتی ترسی لە هەموو شتێکیە ینی ئێستاکە بەفر لە چای دەباری نەخۆشەکە لە بۆ ئێرە شەڕ لە وڵاتەکان کە بەڵام دەکرێت تۆ پێت وانە وەکو هاوڵاتیە یان پێتان وانە خەڵک دەبی هۆشیاری هەبی بە هەموو شتێک باوەڕ نەکە؟ باشە کاکامەران عەفو باشە ئەوە هەزمەی بنزین دروست بوو گوتمان بەداوانەیە بنزین نەمینێ. باشە دوێنێ لە مارکێتەکان برنج ڕۆن شەکر ئەو عالەم ئەوی جواب بوو. ئەوی جواب بوو. ئەو لەوە چ؟ یعنی هەر بەداخستنی و سنووری وڵاتێک خەڵک واز دەکە دەبری لە برسە. بەخوا یەک سنوور بگیرێ ئەوەی ناخۆشی لە بە کوردستان دێت. بۆ خۆمان درستی دەکەین. بە تاکید بە خۆمان دروست بە خۆمان هیچ شتە گۆڕێ نییە. هەر هیچ شتێک لە گۆڕ بەڵام ئەمڕۆ ژیان ئاساییە بەڵێ. کەسیش بەنزین تێن کەس بەنزین هەموو شتێک ئاساییە هەموو شتێک ئاسایی هیچ دەگۆڕێ کەوایە بەس دەنگۆیەک بوو. بەس دەگۆڕێ. بەخوا هیچ دەگۆڕێ نییە. ئێوە چە ساڵە کاسبکارن؟ ئەمە بەنسبەت خۆم 28 سال لەو بازاڕێمە. 28 ساڵە لە بازار. چ کارەی جلو و هەر جلو بەرگەشتان. جلو بەرگە. بەرێ. باشە هەندێک جار تۆ چەند ساڵە؟ هەمیش قەدیمەوە یعنی نۆتەکانەوە هەر کاسبکار تۆش کاسبکار. لە قەدیم باشە پێم بڵێن هەندێک جار ئەزمە دروست دەبێت. ئێستا دوێنێ بینیمان لە هەندێک شار لە سلێمانی هەندێک جار دەبینین لە هەندێک بەنزیخانەی هەولێریش ئەزمە دروست بوو. ئەرێ هۆکارەکە چی بوو؟ بۆ وەلا هیچ لە گۆنە بە خۆمان دروستمان کردێ. چ مشکلە بوو؟ چ بوو؟ بەنزینەکە من دەبایدا هەزارم تێ دەکرد گوتیان بووی تاز بچوو باچی هەزارم تێ کردیە. هەزمەکە لەوەی دروست دەبێتن. هەر ئەوەیە. ئەگەرە بەنزین بڕە بەزخانە چۆلە بڕۆبەکەی خۆت بەنزین تێکە. هیچ مشکلە نییە. باشە چۆن دەبی ئەمەوەندا بە ئاسانی لە خۆمانەوە ئەسمە دروستکەەوە؟ بەڕاستی خەتایەکە لە خۆمانە لەبەرچی ئەتووی ئەمنم تەماشا دەکەین لە زیشکە قەرەبارەغیەکەیە یەکەوسە لە تۆڕێک کۆمەڵاتەکان بڵاو دەکەینەوە
يعني ئەمە سەیر دەکەن دوێنێ هەندێک شتمادیت و هەبوو لە علاگەی دەکرد بنزین هەبوو لە ناو بەرمیلیاش بە ناو سیارەی یان ئەو شتانە ئەوە ینی ئەوە منطقە ینی ئەوە ینی ڕاستە ئێمە بڕوا بەو شتە بکەین بەڕای تۆ چارەسەر نییەوە ئەتو بەش چەند ڕۆژ دەکە بەش هەفتەکەت دەکاتن پاشەوەی چ دەکەیەوە هیچ چارەسەر نییە کە خەرکە ئازمەکەی پەیدا دەکە مشکلە خەرکەکەیە خەڵکەکەی پێتا وایە خەڵکەکە بەێ بە خۆمانی نەگەرا حکومت نییە بەزین هەیە بەزیز مشکلێ نییە ناوڵە هەمووی بە خۆمانێت لەو باوەڕێدام دوونەوەی سیارەشی نەبوو بەزین بەزیریکان لە بەزغانی تێدەکرد دوێنێ ئەزمەک دروست بووە ئاگادار بووی لەم شار لەو گەڕک لەو منتیقا ئەزمەیەکی بنزین چی ئەو ئەزمە بۆ دروست بوو شي خلقك ئەوە هیچ کە نییە چۆن وایە خەڵک ئەخداتەوە ئەگە زاناوێت بۆ پەنزین تێت کرد هەردی پێدەچێران پێچیستی بەڵام یەک کەس دوو کەس سێ کەس خەیدیخە یەک شتێ لەگۆر کاکامە ئەت پەنزین تێ دەکەی پێ هەردی نە کۆرۆنە دەێت خۆت پارێزە مێ دەرێ ونیە ئەی پەنزین لە ماری لۆچیە ئەدی بۆ خەڵکەوای وڵایم سپێم بووە بیداهێتم بێ بدیان شەکە ئەوەیە ئێستا حکوومەت ئیشی نەماوە لەم لاو لەولا کەسێک هەڵدەستێ خەبەرێک بڵاو دەکاتەوە ناتەن دروستە ڕۆژێک دەڵێن لە دۆ کۆرۆنا تۆمارکە ڕۆژێک دەڵێن لە سلێمانی ڕۆژێک دەڵێن لە هەولێر باشە ئەو دلە ڕاوەچەی خەڵک پێت وایە تو تێگەیشتنت چێ بۆ تێگەشتەکە بەخۆی ینی ئەزمە گەورە زیاتر قەنەعەتی نەمای خەڵکی ئەوەیە لە ناکاو ئەزمەیەک دروست بوو گوتیان نەما کاکە نەما کورە چی نەما کورە گوتیان بڕۆنە بەنزیخانە والله هیچم بخوا هاتو شوێ بەنزیخانە ئەرێ والله نیوە شێرگاسی منکە بخوا ساعت هەنەوە ساعت 12 12 بخوای 12 شێ بای چەند بەزینت تێک والله باش 3000 تێکرد بەس ئەمە ڕاستەمە ها ڕاستە شتێکی ڕاستە نا والله ڕاست نەبوو ڕاست نییە نا بەخوای ڕاست کاکە ئەوە ڕاستە و دیار دێ ناوەڵا کاکە ئەوە چی ئەزمەیە نەخۆشی کاکەمە ئەو خەرکان بەڕاستی عیبە ئێستا بە منیان گۆسمێنە بڕۆست تێکە ناچارێ گەشتی دامات لۆ تێکم کاکە لۆ ئەمنم قەرەباڕەکە دروستەکە خۆم ئەمنم ئەوەیە ئەو برادرێ ها نەچوبای مامە نەچوبای داوا لە خەرچ بکەن نەچ کاکە بە خۆمان لەسە خۆمان شتەکە گەورە دەشتێنە هەفتی سێ ساعت دێ ماوەلی وەنیە گوتم هەر بەس حتا لەم یەک دوزای بەری والله ئەو نەبوو باشە ئێستا وەزارەتی تەندروستی دەڵێ کاکە هیچ حالەتێکی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە لەم لاوە کەسێک هەڵدەستێ دەرێت لە دۆک تۆمارکە یەک دەڵێ لە سلێمانی یەک دەڵێ لە هەولێر ئەو هەموو مقۆ و قسەکردنە لەسەر شتێکی ناڕاست پێویست دەکە وڵای بەخۆی وازم تا ئێستا لێرە نیە لە کوردستان بەزامیش پێویست دەکە پێویست دەکە کە مامەک دەمامەک چوزانم ینی پێویست دەکە ئەوەندە گران بێ خەڵکی بچی بە 25,000 دینار بچی دەمامکێک بکڕی کاکەمەران زۆر احتیاجی لێرە واسەمەوە شتە ئیشتاڵە ڕوونادا خواردن گران بۆ یان نا ناگران نەبوو گران نەبووە ئۆچ خۆیتی باشە تێگەیشتن لەسەر ئەزمەکان چییە؟ یعنی دوێنێ خەڵکێکی زۆر ئەو دێگۆ هەستە کاکە لە خەوت چی بووە بەنزین نامینێ بەنزین پڕکردیان پڕنەکان بەس ئەوە هەندە خەرکەم شۆشێ پیادەکەن هیچ لە گۆڕێن هەندێک خەڵک هەندێکیان لە بەرژەوەندی خۆیان لۆ گران بوونی وەسعەکەی هەندێک بەزینی گران دەکەن لە خوای دەفرۆشن وەشی دەمامکەکان وەشی ئەو شتانە هەمی دەریز لە گۆڕێنیا مسمەنیات بێستا کەسمەری بەزخانەکان احتیاجی خۆی بیچی لێ نەبوو باشە تۆ تێ نەکردیا باشە تۆکو هاوڵاتیەک باشە تۆ یعنی قەنەعەتت بەوە نەکرد کە ئەزمە نییە ئەزمە دروستنان وانە باشە هەندێک جار خەبەر لە تۆڕی کۆمەڵاتی بڵاو دەکرێتەوە هەندێکش بە ئەنقەز دەیانەوێت دۆخی کوردستانیان سۆزی خەڵکی کوردستان دەزان بە کۆمەڵە شتی بەسیت کاریگەریان لەسەر دروست دەبێت ده بعض کەس هێندێک دوورە دەک باسە نەفەر دەسم زمەی ئەو شتانە دروست دەکەن هیچ دەگۆڕێ باشە بەس ئەمە ڕاستە ئێمە هەر شتێک باوەڕ بکەین هەر شتێک بنووسێ بڵێن وایە ئێستا لەو بەتقە هیچ دەگۆڕێنیا کەس خۆن نەخۆن شۆش دەکەن نەبعسی ئەو منخۆشیە هەیە نەبعسی گرانی هەیە ئەگەر خەڵکانی ڕستێک گران دەکەن یان ڕستێک هەڵدەگرن پێ دوای ئەوانە وجدانیان هەیە شتێکی باش دەکەن کارێکی چاکەژدانن ئەخوا لێ پسینا لەگە بکەوە بە تونتری سزایمدا سوزان لێ نەکەڕەوە لە سزاش درایە بەس هێشتا ینی زیاتر توندیاکە لەسەر بازارتان چۆنە کەسابەتیتان چۆنە وڵا بازار زۆر زەعیفە بۆ زەعیفە بەخوای برێم کووە قەیرانی ئاویە قەیرانی غازیە قەیرانی بنزینە خاز ئەو نەخۆشی کڕۆنێ و مرۆنە یانی نییە بازار زۆر نمایە باشە هەندێک جار دەگوترێت
خەڵک کێشەکان گەورە دەکە ئێستا ئێمە خۆمان خاوەن بەنزینی دوێنێ ئەزمە بوو لە بنز ئارێ وەلا چ بۆ چ وەڵا خەتای ئەو خەتای خەرکەکەیە ئێمە ڕاستی چۆن دەبی خەتای خەڵک بێ یعنی بەلاش بەخۆی قێران لە خۆی دروست دەکە خەڵک قەیران بەرێ خەڵک قەیران بۆ خۆی دروست دەکات وڵای کاکەمە هیچ لەگۆڕی نەبوو باش ئەوە ڕاستە ئەمە یعنی ئەوە دیاردەیەکی شارستانی ینی هەر کاتێک شتێک ڕووی نەداوە ئێمە لە خۆمانەوە شتێک گەورە دەکەین وڵای فێر بووینە ئیتر تەرک ناکرێت زەحمەتە زەحمەتە زەحمەت ئێ بۆ وڵای برمت یان شتێکی ئەوەندە زەحمەتە وڵای ئەوجە خەڵکەکە دەبێت بەخۆی سای خۆ دەبێت خەرک بەجریکان و بە بەرمیل و چارەسەر چییە لەوەی ینی حکوومەت دەڵێ کاکە کۆڕۆنە نییە لە کوردستان تۆمار نەکراوە هەر لە مەجلیسێکدا دەنیشی دەڵێن چەند کەسێک توش بووە خەڵکەکەش یەکسە ئەرێ کاکە ئارێوەڵا شتەکە زۆر گەورە بەس بەخۆی ئاگە شتەکات لەلای خواوە هەر بابی زۆر احتیاجە بەنج بەتەم بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕایان ئەوەیە کە گرانکردنی نرخی کالاکان هەندێک جار لە ڕێگای پروپاگەندە جۆر بە جۆرەکە کە لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو دەکرێتەوە یاریکردنە بە سۆزی خەڵک و هەندێک جاریش بازرگانەکان بە شێوەیەک لە شێوەکان و زۆری داواکاری خەڵکیش لەسەر ئەزمەکە بڕوا بەو پروپاگەندەیە دەکەن وەکو ئەوەی دوێنێ شەو کە لە زۆر شوێنی کوردستان ئەزمەی بنزینی دروست بوو لە کاتێکدا خوانەی بڕێت بنزینێکی زۆری هەیە کوردستان سامانێکی زۆری هەیە سەبارەت بە تەماتە لە گومرگی هەولێرەوە خەڵکێک تەلەفۆنی بۆ کردوم باسی لەوە کردووە دەڵێ کامەران ئەرێ تەماتە دێ یان نایە گرانی کەین یان گرانی نەکەین من بە ئەنقەس هاتم لە نێو بازار شێخەڵای هەولێر بپرسم کیلۆی تەماتە بە 500 دینارە کەوایە نرخەکە وەکو خۆیەتی سڵاوتان لێبێت بە 500 دینار 500 کەسش ناکڕێ کەس ناکرێت خەرک دەرە گرانش بوو کا گران بووە بەخەبەچی گران بووە گران نەبووە ناوەڵا وش کوردی تەماتە دنیا بە 150 دیناری بە ئەوڕۆ بیتە 450 لێرە بە 500 باشە هۆکاری گرانبوونی چییە؟ وەڵا ئەو وەزعەیە ڕێ نییە خەڵکەکەیەوە لە خۆدەکە لە گومرچێ بە خۆیان گران دەکەن بەخۆی بڕۆگەکان ئەرێ وەڵا لە گومرچێ هەر هەمووی تەماتەیە پڕی گومرچێ شۆرەکەن هەلو گۆڕێ ئێستا تۆ تەماتە دەڕوە بە 500 ناڕوە کەس ناکرد مێزم لەوەیە بە 500 ناڕوە ناڕوات نەوەڵە باشە ئەوانەی کە دەڵێن تەماتە گران بووە تەنیا دیعاەیە بازارەکە میلەتە کوردە بەخۆی هەیە بەخۆی هاوە لە بازرگانەکانە باشە چارەسەر چێ بەڕێ چارەسەرەوەیە حکوومەت ڕێگری لە گرانبوونی شتەکان بکە کالاکان بکە بە هەموو شێشی دەناشت هەروەشی خۆڵەیە لە هەموو جێشێر زۆرە بەس هەیە هەندێک نەفەر هەیە ئەو هەلەی دەخۆستەوە و خۆی پێدەوڵەمەند دەکات کاگی برایان پێم بڵێ تۆ وەکو هونەرمەندێک یانی تێگەیشتنت چ بوو دوێنێ ئەزمەیەک دروست بوو بەبێ ئەوەی ینی هۆکار هەبێت بەبێ ئەوەی کە کێشەیەکە بێت لە خۆیانەوە خەڵکێکی زۆر باسییان لەوە دەکرد بەنزین نەما شت گرام بوو گەورەکردنی ئەزمە لە ساڵحی هەندێک دەورەمەندیە لە زەرەری ملەتەکەیە بەس ملەتەکە خۆش باوەڕا داواکارم خۆش باوەڕ نەبێت کە ئەوەی لەسەر غازی کردیان فەرموو ئێستا غازەوە لە کۆرانان ئەگەڕێ ئەوەی لەسەر ئەو شتانە ئەکرێ هەمووی درۆیە ئەمە ئێستا تازە کاکە پەتاتەم کڕیە بە 400 دیناری زۆر باشە دەست خۆش دوێنێ بەنزین کڕی بەڵێ بۆ بەنزین کردی ئەزمەیە وڵە لەبەرەوە چوومە میێوەندە ڕێکۆی دیتم ئەزمێ میژڕاوەستەمەکە خەوتە یعنی هیچ پێویستت بە بەنزین نەبوو ناوەڵە سفر بەنزین بەس کە بینیت باشە مشتە چی ڕاستە ئەوە چاولێکەریە ناوەڵە چاولێکرد ئەری کاکە چییە مەوزۆی ئێمە چیە لە گۆڕنی باشە بەنزین وەکو خۆشی ئێمە وابی لە کوردەواری خۆمان دەڵێ شایی لەم سەر تەپ و تۆزەکەی لە کۆرۆنە لە وڵاتی چین و لە ئێران ئەمە لێرە ئەزمەمان چیە مەوزۆەوە هیچ لە گۆڕنیەوە خەتا لە چێت چی خەکا لە خۆمانە لە ملەتەکەی بۆ
گوتن لە چێ بۆ میلەت دەڵێ من فەقیرم من زۆر ئەزمەم بینیوە کاکە منمان ناخۆشیم بینیوە ئەو میلەتە هەر قسەکەەوە بێ هەموو میلەتەکەەوە لێ دەکات بە خۆمانی هەتاکە لە خۆمان بنزین چاوی بوو ئەوەی چاوڕەوچی خۆیە بەنزیخانەکان ئێستا چۆلە شەوێش ئەسمە بوو چێ مەوزوع باشە کۆڕۆنە چ پەیوەندی بە بنزین ڕۆژە 650 لیترمە لە ئێرانەوە دێ ئەمە معدلی خۆمە بنزین داخلی خۆمە 3 میلیۆن و 400 لیتر بنزینمان هەیە یعنی بەو 650 لیتر ئەوە دەزانی ئەو توش هەر وەڵاهی ئەوم نەزانێ بەس لە ڕادیۆ ژەمنی دواتر شارەزا دوای لە ڕادیۆ ژەمنی دواتر شار باشە لەسەرمە پێویستە شت گەورەکەین ناوەڵا خەڵکەکە خۆی گەورەیەکە هەبێ بچکەیکەینە خەڵکەکە گەورەیەکە ئایناچی حیز نییە من یەک ئێوە دەکەم ئێوە کەمێک تەمەنتانەیە ئەگەر هەرچەندە ئەوە بڕیاری حکوومەتە داخستنی سنوورەکان هەتا ئێستا کەسێک بەمەی نەگۆتێ سنووری ئێوە دابخرێت خۆمان دامان خستووە بەڵام بەجددی یعنی ئەگەر ئێمە سنوورەکانی خۆمان داخین دەمرین لە برسان ئەو کوردستان ئەوەندە فەقیرە ناوەڵام ماسی با ئێرانی نەی خۆمان باشە ئێمە تەماتەمان نییە گەلمان نییە جۆمان نییە خیارمان نییە باشە گەورەکردنی ئەزمەت چیە هەرچێکمان صناعی زراعی تجاری هەر سێشتمانە چ دەڵێنە خەڵک ئێوە چ دەڵێنە خەڵک خۆتان هەر خەڵگەڵێن هیچ نەکەن هیچ دەگۆڕێنی و هەن نەچن و هیچ نەکردن و هیچ دەگۆڕێنە کۆرۆنا لە وڵاتی گوێمە لێرە و هەلێ سو باشە کڕینی پەڕۆیەک بە 25,000 دینار فەقیری مرۆڤ نییەوە میلەتەکە لێ شێوایە لێ باشە بۆچی دەبێت ئەزمەیەک دروست بکرێەوە ئەزمانە چێ دروستی دەکات والله هەر بەخوا دروستیەکە چێ دروستیەکە دوێنێ بەنزینت پڕ کرد لە سیارەکە نەوەڵڵا نەچووی نەچوو لە کۆرۆنا دەترسی لە کۆرۆنا نەوەڵڵا ناترسی نەوەڵڵا دەمام کرد نەکڕیوە نەوەڵڵا جێ نادەیتەم نەوەڵڵا دەبێت خەڵک وابێ ئەوە منی دروست کردەوە ئەبێ ئەوی بمباتەوە بستمانەوە چ دەڵێتە خەڵک دەڵێتە وەڵڵای خەڵک ئەڵم بڕیان بەو شتانە نەبێت خوا دروستی کردویت و ئاوای لێ کردویت و کردوێنی بەو پیاوە هەر ئەوی دەتوانێت بباتەوە کە ناتوانێت بباتەوە کەس ناتوانێت نەوەڵڵا ئەتە من خۆ حاڵم ئەو ئەزمەیە کە دوێنێ شەو لە سلێمانی هەولێر دهۆک دروست بوو ئەزمەیەکی چاوەڕوان نەکراو بوو کە لە بەشێکی زۆر لە بەنزیخانەکانی هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر پەلەپەلیان بوو تانکی ئۆتۆمبیلەکانیان پڕ بکەن لە بنزین بابزانین وەزارەتی سامانە سروشتیەکان چ ڕایەکیان هەیە لەسەرەوە ئەزمەیە ئەرێ بەڕاست هەر کاتێک کە دەنگۆی ئەوە دەبێ بنزین نامینێ کوردستان خاوەنی بنزینە یاخود خاوەنی بنزین نییە ئایا هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان لە چ کاتێک دەتوانێت بڵێ ئەزمەیە و لە چ کاتێکیش دڵنیایی دەتوانێت بدات بە هاوڵاتیان ئێمە کۆمەڵک پرسیار دەکەین و هەوڵ دەدەین وەڵامەکانی وەربگرین بابزانین ئێوە وەکو کەرتی وزە خوێندنەوەتان چیە لەسەر ئەو ئەزمەیە کە دوێنێ شەو دروست بوو بۆچی ئەمە بەڵێ ئەمە بەڕاستی ئەزمەی ڕاستەقینە نەبوو لەبەرەوەی ئەو بنزینەی کە ڕۆژان دەگاتە پارێزگای هەولێر هیچ کەمی نەکردووە تەنها بڕێکی کەم ئەوەش کە لە ئێرانەوە دەهات بە شێوەیەکی کاتی سنوورەکە داخراوە سەر بەڕاستی حکوومەتی هەرێم لەوەدا کە چارەکی ئەوش بکاتن بەس ئەو کەمی کە دەهات زۆر کەم بوو کەمتر لە سەتادەی ئەو بنزینی پارێزگای هەولێر لە ئێرانەوە داهات کەواتە کە ئەو بڕێکی ئێستا هەیە کەمی نەکردووە بە شێوەیەکی بەرچاو هیچ خەیرانێکیش نییە ئەوەی کە هەیە بەڕێ ئێمە لە ڕاوچی هاوڵاتیان بوو وایە نەزانی کە بنزین کەم دەکا و ڕێژێکی زۆر لە ئێران دێ وای نەزانی بنزین کەم دەبی لە بازار بەڵام هەرزوو پارێزگای هەولێر و حکوومەتی هەرێم هاتنە سەر خەلوتیمەکانی ئێمە ڕاستی دەمانێت هاوڵاتیان دڵنیاکەینەوە تووشی لە ڕاوچێ نەبن تۆزێک ئارام بگرن و هاوکاریمان بکەن هیچ ئەزمەک لە گۆڕێنە باشە ئەزمە نییە ئێمە دەزانین خاوەن سامانی سروشتین پاڵەوگەمان هەیە ینی هەموو وەسایلەکانی ئەومان هەیە کە بتوانین ینی ئەزمەی بنزین دروست نەبیت بەڵام ئایا بەڕاست بەداخستنی سنوورەکان ئەسمە دروست دەبی بۆ بنزین وا بکە خەڵکێک لەبەر دەرگای سیارەکەی خۆی ببینێ بنزین نەبێتی نەخێوانە ئەوچی باسم کرد بڕێکی زۆر کەم لە دەرەوە دێتن ئەوەی کە هەمووی لە ناو داخلی عراق
ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و بۆوان دابین دەکرێت کەواتە بەداخستنی سنوورەکان کاریگەری زۆر کەم دەبێتن ئەو کاریگەرش دەتوانین بە ڕێگای تر نەهێنین ئینشاءالله. کەوایە ئێوە بە هاوڵاتی دەڵێن چ بۆ ئێستا و چ بۆ داهاتوش ئەو دڵ ڕاوچێ دروست نەکەن ئێمە خۆمان خاوەن سەر چاوە سروشتەکان بەدڵنیایەوە ئەمە خۆمان خاوەنینەوە و بڕێکی باشمان ئینشاءالله لە بەردەستدایە و وەکو باسم کرد بەڕاستی بنزینەکە و ستۆمەلیەکان زۆربەی زۆری لە ناوخۆی عێراقەوە دابین دەکرێت کەواتە داخستنی سنوورەکان کاریگەری و توی نییە. دکتۆر وەک ئاگاداری لەگەڵ داخستنی کە لەسەر بڕیاری حکوومەتی هەرێم لەسەر بڕیاری ئیدارەی پارێزگاکان وەکو خۆ پارێزی بۆ کۆرۆنا چەند ڕۆژێک گوتیان سنووردا بخرێت تا ڕادێک لەم لاولەولا هاوڵاتی تووشی دڵە ڕاوچێ بوو بەڕاست ئەگەر سنوورەکاندا بخرێن دکتۆر ئێمە دەمرینە برسان وەزەمان ئەوەندە خراپە لە ڕووی کوشت و کاڵەوە چلۆی تەماتەی گران بێ و خیار گران بێ و پیاز نەمینێ و گەنم نەمینێ بە پێچوانەوە بەنای خخوای گەورە میێرەبان تەمان بە پێچوانەوە قسەوانەیە بالعکس ئەگەر سنوورەکان دابخێتن کوشت و کاڵ زیاتر دەبژێتەوە لەبەرەوەی ئەو بەرومەیناوە خۆمان هەیە زیاتی ئینتاجەکە لای دوشارەوە لەبەرەوەی بازار بۆ پەیدا دەبێت لەبەرەوەی تاکو ئێستا ئەو جوتیارانەکە ئەو بەرومانەی کە لە دەرەوە دێتن بازی لەسرە بەڵام زۆریشان بە شێوەیەکی ناشەرعی داخل دەبێتن کاریگەری کردو لەسەر بەرومی خۆمی زۆر ئێمە لە کوردستان 6 ملیۆن دۆنم ساڵح واتە کە بەکە لە کوشپاڵی ئەگە بێت و استیغلالی بکەین 6 ملیۆن دۆنممانێ ئەگە بێت و بەس حکوومەتی هەرێم ئاوڕێک لە وەزارەتی کوشکاڵ بداتەوە بە تەرخانکردنی میزانیەک تەنها 120 ساڵان زیاتر ئێمە تەوەقع دەکەین تەزدیری دەرەوەشتی دەکەین تەزدیری خوارەوەش دەکەین بەڵام بەداخەوە کە ئێستا ئەو میزانێکە بۆ کورسە بۆ وەزارەتی کوشکاڵ تەرخان دەکرێتن بە پێویست نییە بەڵام ئەگە بێت و ئەم میزانیە تۆزێک زیاتر بکرێتن و ئێمە لێراوە کە من وەک کە چ ساڵ لە کوشتکاڵیش دەکەم و زمانیش دەدەم کە بەروبووی و خۆمان زۆر زیاترش دەبێت و هەروە کەرتی کوشتکاڵی زیاتر بە تایبەتی بەرومە استراتیژیەکان ئێستا ئەو گەنمەی کە لە لای ئێمە هەیە ئێمە ساڵان نزیکەی ملیۆنێک لە خۆشمان زیاترە تەنگ گەنممان هەیە و نازانین چۆنی بکەین مەحاصیلی استراتیژیمانێ مەسەن تەماتە خیار لە سەوزەوات ئەوانە کە مەحاصی استراتیژیە بەس ئەگەر ڕێگا بدرێت و تۆزێک پشتگیری بکرێتن بەخوا هیچ ماڵێک فائزی زیاتریش دەبێتن و هەروە کەرتی کوشتکاڵ زۆر بە خۆتی دەبێت باشە بەڵام هەندێک جار دەبینی هەر لەگەر چرپەیەک دەنگۆیەک لە شوێنێ قسەیەک دەکرێت یەکسەر خەڵکێک ڕوو لە سوپەرمارکێت و مۆڵەکان دەکا و ئیتر سیارەکەی پڕ دەکا لە خوامان ئەم کارە تاوری پێنجەمانە ناو خەڵکدا کە سوڕایت و خەڵکی تووشی دڵڕاوشێ دەکەوە کەم شۆکەر بەنزی خارە قەومە یعنی بنزین هیچ ئەوەشی نەبوو بنزی خانەکان بۆ ئەزمە بەڵام باش یعنی باوەک بێ خۆشبەختانە زوو چارەسەر کرا و وەک خۆی هاتووە یعنی ئەوە بووینە یعنی هەندێک جار دەڵێن لە سوپەرمارکێتەکان خەڵک ئەرزاق هەڵدەگرێت یعنی هەندێک جار گەیشتۆتەوە باشە من سوالێک لە خەڵک دەکەم یعنی ئەوە هەڵتگرت بۆ مانجێک دوو مانج سێ مانگ ئەگە حکومەت چارەسەری نەکردی بەردەوام دەبی تو دوو تانچی سێ تانچی بنزین خردووە مەسڵی چیە دێتن نە ئەوە غەڵەتە ئەو شتانە بەڵام من زانمنم کە ئەمە بەربوون و خۆمان زیاتری شەرەوە و کەرتی کوشتکاڵی زیاتریش دەبژێتەوە و هەروەها هیچ زەرمەندێکی نابێتن تەنها تۆزێ پژگیری حکومەت دەبێتن بە پژگیری جوتیاران بکە بە بازار و جوتیاران دەبێتەوە تاکو ئێستا مشکلەمان بەربوومی جوتیار بە بازارکردن نابێتن بلاکەس بازاری جوتیاران خۆش دەوێت بۆم کردە زۆر پێشکەوتتیش دەبێت کەوایە بەربوومان زۆرە و کەسیش نەترسێ هەر نەک زۆرە هەر دەچەندانەشمان هەیە و تەحەدا قسەکە خۆشم دەکەم لەبەر ئەوەی 6 ملیۆن دۆنم چ شوێنێکی 6 ملیۆن دۆنم مەساحی کوردستان 8 ملیۆنە 8 ملیۆن 6 ملیۆن صالح للزراعة واتە بۆ کوشتکاڵ بەکار دەتوانێت بۆ هەموو بەرومێمە بەکاری بینی شەوی ڕابردوو ئەزمەیەک لە نێو شار و باژێڕەکانی هەرێمی کوردستان دروست بوو سەبارەت بە زۆربوونی خواست لەسەر بنزین لەسەر هەندێک کاڵای دیکە لەگەڵ ئەوەشدا بەشی زۆری هاوڵاتیان دەڵێن ئەم ئەزمەیە هۆکارەکەی خودی هۆشیاری هاوڵاتیانە کە زۆر جار بڕوا بە کۆمەڵێک پروپاگەندە دەکەن کە لە ئەسڵ و ئەساسدا بوونی نییە لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت پێویست ناکات هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵە ڕاوچەیان توش بێت چ لە ڕووی کەمی سوتەمەنی لە هەرێمی کوردستان یان لە ڕووی ئەو خۆراکانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێنە هەرێمی کوردستان وەزارەتی کوشت و کاڵ دەڵێت زیاتر لە 6 ملیۆن پارچە زەویمان هەیە بۆ دانەوێڵە جۆربەجۆرەکان و خۆراکە جۆربەجۆرەکان ئومێدمان هەیە سنووردا بکرێ تاوەکو جوتیارانی خۆمان بەرهەمی باش بەرهەم بهێنن
وەزارەتی سامانە سروشتەکانیش دەڵێت نەترسێن بنزین هەیە نەفت هەیە هەموو شتێک لەو وڵاتەدا هەیە پێویست بەوە ناکە خەڵکێک سڕە بگرێت لە بەنزیخانەکان تا چەند لترێک بنزین بەدەست بهێنێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.